بۆ ماوەی 3 ڕۆژ دەرگای خۆپاڵاوتن بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان بەکراوەیی دەمێنێتەوە. بڕیاریشە دوای ئەو وادەیە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ناوەکان ڕابگەێنێت. سکرتێری پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنێت تا ئێستا هیچ کەسێک سیڤی بۆ خۆکاندیدکردن پێشکەش نەکردووە. وتیشی پرۆسەی خۆکاندیدکردن تا هەڵبژاردننی سەرۆکی هەرێم پێویستی بە 12 ڕۆژ دەبێت. دەرگای خۆپاڵاوتنمان کردەوە بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان سیڤیەکان پێشکەش دەدە تا ئەو کاتەدا هیچ کاندیدێک سیڤی خۆی پێشکەش بە پەرلەمانی کوردستانی نەکردووە و ئێمڕۆ ئێمە چاوەڕێ دەکەم وەکو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە سیڤیەکان پێشکەشکرا 3 ڕۆژ ماوەمان بۆ داوە کە پاش 3 ڕۆژەکەی 2 ڕۆژەکەش چاوەڕێ دەکەین. دواتریش کرێکارە یاساییەکان دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دانیشتنی خۆی بۆ ئەوەی هەڵبژار دانیشتنی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێتن. ئێمە ڕێکارە یاساییەکان دەگرینە بێت. پەرلەمانتارێکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت دوای جێگیرکردنی تێبینیەکانمان لە پرۆژە یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بەشدار دەبین لە دانیشتنەکە. ڕاوێژکاری ڕاگەیاندنی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش ڕایدەگەێنێت هەوڵ دەدرێت لە ماوەیەکی دیاریکرا و سەرۆکی هەرێم هەڵبژێردرێت. دوای ئەوەی کە یەکێتی پێداگیری کردووە کە بەوەی کە ئێمە هاوبەشێکی ڕاستەقینە بین لە حکومڕانیدا و نوێنەرمان هەبێت لە هەموو دامەزراوەکانی هەرێمی کوردستان و بە سەرۆکایەتی هەرێمەوە دوایەوەی کە داخوازیەکانی یەکێتی لە هەموو سێکتەرە سیاسی و ئابووری و ئاسایشدا و پەیوەندیەکانی دەرەوە جێبەجێ کراوە لە موئەسەسەی سەرۆکایەتی هەرێمیشدا نوێنەرمان بوو و بە پێی یاساش ئەمە دیاریکرا. ئێمە هیچ گرفتێک نبینم. ئەگەر هاتوو یەک کاندید هەبوو یەک بربژێر هەبوو بۆ هەڵبژاردنەکە ئەو کاتی دەنگدانەکە بە ئاشکرا دەبێ و بە زۆرینی دەنجی ئەندامان بەڕێوە دەچی. بەڵام ئەگەر هاتوو زیاد لە کاندیدێک هەبوو بربژێرێک هەبوو بۆ ئەو پۆستە ئەو کاتی پرۆسی هەڵبژاردن بەنیهێنی و بە شێوەی زۆرینەی پێویستە زۆرینەی ڕەها بەدەستبێنن ئەنجام دەدرێت. ئەگەر هاتوو لە خولی یەکەمدا یەکلایی نەبووەوە کەسێکیان نەیانتوانی زۆرنی ڕەهابینن جارێکی تر پرۆسەکە دووبارە دەکرێتەوە لە نێوان دوو زۆرترین دەنجانینە یەکەم و دووەمی زۆرترین دەنجانینە لە نێوان ئەو دوو بەڕێزە دووبارە دەکرێتەوە و چهانیان زۆرتری هینە ئەو دەبێت بە سەرۆکی هەرێمی کوردستان. ڕۆژی 8 ئەم مانگە خوێندنەوەی سێیەم بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کرا. دەرگای خۆپاڵاوتنیش بۆ پۆستی سەرۆکی هەرێم لە 12 تا 15 ئەم مانگە بەکراوەیی دەمێنێتەوە. مەرجی خۆپاڵاوتنیش بۆ پۆستی سەرۆکی هەرێم ئەوەیە نابێت تەمەنی لە 40 ساڵ کەمتر بێتن و هاوڵاتی و نیشتەجێی هەرێمی کوردستان عێراق بێتن و لە هەموو مافەت مەدەنی و سیاسیەکانیش بەهرەمەند بێت. قارەمەند جەوهەر، کورسات نیوز، هەولێر.